ئەوانەی تا دوێنێ سواری سەری خۆیان بووبوون و لە بەغدا جیا دەبوونەوە ئەمڕۆ بە دزی و ساختەکاری دەچنەوە بەغدا و زۆر بە ڕووقایمیش پێشنیاری کورسی زیادە بۆ شەژلایەنەکە دەکەن تاوەکو لە دزیەکەیەوان بێدەنگ بن. ئەوەی کە جیا دەبوویەوە ڕاکردن دەڕاتەوە بۆ بەغداد و دزی دەکا و ساختە دەکا. ئەوەی کە قەناعەتی وابوو هێشتا ماوێتی ئێمە مافەکانی خۆمان لە بەغدا داوا بکەین تەرک کراوە لە عملی سیاسی لە بەغدا و تەنانەت پێشنیاریشی بۆ هەیە بەوەی کە لە عملی سیاسی لەگەڵ بەغدا دوور بکەوێتەوە بایکۆت بکە. ئەمە ینی ئەمە ئەو عجائباتەیە کە لە هەڵبژاردنەکانی ئەم جارەی عێراقا ئێمە بینیمە. ئەو فەوزا و بارودۆخە ناژیەگیرە پڕ لە ساختە و دزیکاریەکە هەیە هەموو شتێواری دەلەوانی لایەنی براوە بێوێت بۆی لایەنێک ڕازی بکات کورسی بداتێ لەوانەیە لایەنی براوە بۆی کە هاوکێشی ئەم چەند حیزبە خەریکە بەیەکەوە گفتوگویەکیان هەبێ و کاریگەریان هەبێ لەوانی بێوێ لایەنێکیان لایەنی کە ڕازی بکە هەموو شتێک واریدە. ئەو شەژلایەنەی دزی لە دەنگەکانیان کراوە هاوپەیمانەتیەکیان پێکێناوە و دەیانەوێت پێش هەر هەڵوێستێک لە چۆنیەتی دزینی دەنگەکانیان و ئامانجی دزینەکە تێبگەن. بایکۆتی پرۆسەی سیاسی لە هەڵوێستە بەهێزەکانی ئەو لایەنانەیە کاوەش پێویستی بە وردبینی و کۆدەنگی هەموو لایەنەکان دەبێت. لە هەر حاڵەتێکە پێویست بۆ دەکات لایەنە سیاسیەکان بە تەواتی یەکلایی ببنەوە کە ئەم ساختە چۆن کراوە کێ کردوێتی وە بەرامبەری کێ پشتگیر و پشتیوانەوە لە بەرامبەری چی ئەمە کراوە خە لە بەرامبەری خاکایە لە بەرامبەری نیشتمانەیە لە بەرامبەری نەوتایە لە بەرامبەری هەر شتێکە هەیە دەبێ بەرچاومە ڕۆشن بێگەرنا بێدەنگبوون لەسەر ئەم ساختەکاری و دزیی دەنگی هەوڵاتیان من پێم وایە خۆکوشت ناگە لایەنە سیاسیەکان بێدەنگبوون لە بەرامبەریان. پێم وایە هەر لایەنێکی سیاسی پێویست بۆ دەکات کە سەرکردایەتێکی کۆب بێتەوە و بە تەواوەتی ئەو بارودۆخە هەڵپسەنگێنی ئاخۆ بایکۆتی بکەیان بایکۆتی نەکاوە تەنها لایەنێکیش پێم وانییە بە تەواتی باش بێ بەوەی کە بۆ خۆی بڕیار بدا باشتر وایە لایەنە سیاسیەکانی کەش کە ساختیان بەرامبەر کراوە پێکەوە هەماهەنگ و هاوکار بن بەوەی کە پێکەوە بڕیار بدەن بۆەوەی بڕیارەکەیان کاریگەری هەبێەوە ڕۆڵ بگەڕێ ئەگەرنا لایەنە سیاسیەکان دیسانەوە پەرد ببنەوە پەردبوونەوە کە جاریکە بۆ خۆیان زەرەری لێ یەکەن. گەرچی دوو حزبی دەسەڵات لە ڕابردوودا بە فرتوفێڵ و ساختەکاری بوونە دەسەڵاتدار و دزی و ساختەکاریش نەمانەیکەن تەنانەت لە بەغداش لەسەر دزی دەرکران کەچی دزی و ساختەکاریەکەی ئەم جارەیان چەندها دەنگدەرانی کوردی تووشی سەرسوڕمان نەکردووە بەڵکو عەرەب و تورکمانەکانیشی تووشی شۆک کردووە. آخر حزبێک بنەوتەوە نەوەستا بێت خاک و نیشتیمان بفرۆشێت و حزبێکیش تا باڵی لێ ببێتەوە دەنگی هەر زیاتر بێت و هەر یەکەم بێت ئەو هەڵبژاردنە چۆن نابێتە بەهێزترین نوکتە و مەتەڵی سەدا. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.